سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆستانە لە شارەکانی کوردستان دەستبەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی شنۆ و ورمێ بەڕێوەچوونی مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری مەریوان ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی خەلیجی فارس لە بوشێر و لە سێدارەزانی بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری ئیسفەهان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆستانە لە شارەکانی کوردستان ڕۆژی هەینی 28 سەرماوەز هاوکات لەگەڵ حوتەمین ساڵ یادی دەستپێکردنی هەڵمەتی زاگرۆستانە لە کوردستان لە چەند شاری کوردستان و هەڵمەتە بەڕێوەچوو. بەپێی دوایین هەواڵەکان لە شارەکانی سەقز، سنە، بانە، پاوە و چەند شاری دیکە لە کوردستان ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی هاوکات لەگەڵ بەشداری بەرینی خەڵکی ئازادیخواز بە چاندنی نەمام هۆڵی بوژانەوەی سروشتی کوردستان و قەرەبووکردنەوەی ئەو زیانانە کە لە ساڵانی ڕابردوودا بە ژینگەی کوردستان گەیشتوویاندا. بەشداربوونی ئەو هەڵمەتە جەختیان لەسەر ئاواکردەوەکە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی کەم تەرخەمی بەرپرسان، ئاگرکەوتنەوە لە دارستانەکان و هەروەها بڕینەوەی دارەکان لەلایەن کەسانی بەرژەوەندی خوازەوە بەرایکی زۆر لە سروشتی کوردستان لەناوچووە و پێویستە خەڵکی کوردستان دژ بە ئەم کارەساتە هەڵوێستیان هەبێت. ناڕزایەتی کرێکارانی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام ڕۆژی ڕابردوو کۆمەڵێکی زۆر لە کرێکارانی شرکەتی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام دژ بە بایەغنەدانی بەرپرسانی ئەو شرکەتە بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵە لەلایەن بەرپرسانی شرکەتەوە حەقدەسە دواخراوەکانیان پێ نەدراوە و لە دۆخێکی زۆرخراپ یابووریدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، گەڕاندنەوەی کرێکارانی لەسەر کار دەرکراو بۆ سەرکارەکانیان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و هەروەها وەدیهاتنی داخوازیە دواخراوەکانیان بوون. دەستبەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی شنۆ و ورمێ لە ڕۆژانی ڕابردوودا چوار هاوڵاتی لە شارەکانی ورمێ و شنۆ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ڕۆژی دووشەممە 24 سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ بە ناوی مەولود خالێدی تەمەن 33 ساڵ و خەڵکی گوندی مێراوێ سەر بە شاری شنۆ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. هەروەها ڕۆژی پێنجشەممە 27 سەرماوەز سێ ئەندامی بنەماڵەیەک بەناوەکانی سۆفی ڕۆستەمی تەمەن 6 ساڵ و خەڵکی گوندی باینگانی سەر بە شاری پاوە، زەینەب یوسفپور تەمەن 49 ساڵ و خەڵکی شاری بۆکان و هەروەها شیلان ڕۆستەمی تەمەن 23 ساڵ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە لە ماڵەکەیان دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکراون. بەڕێوەچوونی مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری مەریوان ڕۆژی ڕابردوو مەراسمی ئەسپەردەکردنی تەرمی ئازاد خوانچەزار چالاکی کرێکاری خەڵکی شاری مەریوان بە بەشداری بەرینی خەڵکی ئەو شارە بەڕێوەچوو. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون مەراسمەکە بە بەشداری بەرینی ژینگە پارێزان، چالاکانی مەدەنی و کرێکاری و هەروەها خەڵکی ئازادیخوازی شاری مەریوان بەڕێوەچووە. لە درێژای مەراسمەکەدا بەشداربووان بە وتنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ و دانانی گوڵی سوور لەسەر گڵکۆکەی ڕێزیان لە پێشینەی خەباتی کرێکاری ئەوازی زەگرت. بە وتەی سەرچاوەگادارەکان ئەو هاوڵاتیە بۆ ساڵانێکی زۆرە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە و لە ئەنجامدا ڕۆژی هەینی 28 سەرماوەز بەهۆی ئەو نەخۆشیەوە گیانی بەخت کردووە. بەردەوامی دەستبەسەرکردن و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران
بە پێی راپۆرتەکان ڕامین محەممەدی هاوڵاتی خەڵکی شاری کامیاران سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 40 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەری 1404 هەتاوی هاوکات لەگەڵ محەممەد دەشتی بە هێرشی هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی ڕژیمی ستەمکاری کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵی دایکی گیانبەخت کرد و پژمان فاتحی لە گوندی ئەرلاک دەست بەسەر و پاشان ڕەوانەیە گرتوخانەکانی و ناوەندەکرا. شانی باسە دواتر محەممەد دەشتی بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە، بەڵام ڕامین محەممەدی سەرڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی خەلیجی فارس لە بوشێر. ڕۆژی پێنجشەممە 27 سەرماوەز کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی خەلیجی فارسی بوشێر دژ بە ناکارەمەی بەرپرسانیە و زانکۆیە ناڕزایەتیان دەربڕی. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خوێندکارانی ناڕازی بە کۆبوونەوە و وتنەوەی دروشم دژ بە خراپی دۆخی ژیانی خوێندکاران لە خابگاکانی زانکۆ، خوازیاری باشکردنی کواڵیتی خواردنی سلف سرویسی زانکۆ، دابینکردنی ئیمکاناتی پێویستی ژیانی خوێندکاران و ئیمنی خابگاکان، کۆتایی هاتنی گوشاری حراسەتی زانکۆ لەسەر ناڕازیان و هەروەها کەمکردنەوەی نرخی خواردن بوون. دووە هەواڵ لە سێزارەزانی بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری ئیسفەهان. بەیانی ڕۆژی شەممە 29 سەرماوەز بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری ئیسفەهان بە ناوی عەقیل کەشاوەرز لەلایەن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە لە زیندانی ناوەندی شاری ورمێ لە سێدارەدرا. بە پێی راپۆرتەکانە و خوێندکارە لە ڕەوتی شەڕی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەستگای ئەمنیەکانی ئیسرائیل حکمی سێجارێ بەسەردا سەپێنرا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو بەندکراوە ڕۆژی چوارشەممە 26 سەرماوەز بەمبەستی بەکردەوە دەرهاتنی حکومەکەی ڕەوانەی ژووری چاکەکەسی کراوە و ڕۆژی هەینی 28 سەرماوەز بۆ دوایین جار چاوی بە بنەماڵەکەی کەوتووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.